چۆنی؟ باشم. ناوت چییە؟ هیلان. ئەو لە جوانانە چی بۆی کردووی؟ دایکم. وتی حەزم لەم ڕەنگەیە؟ بەڵێ. چەند دەست جلوی کوردی وەیە؟ 5. پێنج دانەوەیە؟ بەڵێ. تەمەنە چەندە؟ 4. 4 ساڵ؟ بەڵێ. ئەمڕۆ چیتان کرد لێرە؟ جلی کوردی. هەڵپەڕکێمان کرد. ئەزای هەڵپەڕی؟ بەڵێ. زۆر جوان؟ تۆم جلانەوە لەبەر کردووەڵی ئاغای لێرەیە چێم جلانی بۆ کردی؟ دایکم. ئەمە چیم جلانی تۆ؟ تازە. بەزام تازەیە چی پێوتریە؟ جلی کوردی. ئەمە چیم جۆچکانەی هەیە؟ ئا؟ بڵەوە. حەزی لێتی؟ دەست خۆش بێ. چۆنی تۆ؟ باشم. ئەمڕۆ گۆرانی وت؟ بەڵێ. چەند گۆرانی و لەبەرە؟ زۆر. زۆر چەندێ؟ 1 2 3 4 5 چەند؟ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13. سیانزە دان و لەبەرە؟ هەر هەمووشی بە جوانی لەبەرە؟ بەڵێ. ئای دەست خۆش. ئەڵڵا لەوش لە کوردیان ئەمە چی بووی کردووی؟ دایکم. باشە. چۆن؟ نەوت جلی کوردیەکان تێ بۆی کرد. ئەی چیە بۆی کردووی ئەم جلانە؟ دایکم. هەر دایکە بۆی کردی؟ دایکم. ئەی باوکە؟ نه. نەهاتۆ؟ ئەم شتە جوانە چی لە مندا؟ بڕۆم. بڕۆ تۆ قەینە. دایکم. ناوی چی ئەمە؟ ناکە. گۆرانی چییە زانی؟ کوردم. کوردم. ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ گۆرانێکی خۆش. کوردی زمانی دایکمە. جۆم لێونە دەنگە زۆر کوردە. کوردی زمانی دایکمە فێری دەبم بەخۆشی دەیخوێنم و دەینووسم زۆر بە جوانی و دڵخۆشی من کوردم کورد زمانم بە ئاشتە کوردستانم فیداتم ئەی کوردستان خاکی باپ و باپیران. ئای دەست خۆش. چۆنی کچی جوان. باشم. تەمەنە چەندە؟ 6. 6 ساڵی. بەڵێ. ئەم ساڵ بێتەوە چی بۆ مەکتەب؟ بەڵێ. حەزت لە مەکتەبە؟ بەڵێ. حەزەکەی لە چ قوتابخانەیە بخوێنی؟ مەکتەبی سلەیمانی. سلێمانی. بەڵێ. مەکتەبی دابان. دابان. بەڵێ. چۆن تۆ؟ باشم. ئەڵڵا لەو جلانە خۆ جوان کردو ئەمڕۆ. ئەزانم. ئەزانی؟ گۆرانی لەبەر هیچ؟ گۆرانی چیم بۆڵی؟ خاخاڵۆکە. ئەدی خاخاڵۆکەم بۆ بڵێ. خاخاڵۆکی بامەخشی وردی لێ وشی بەخشی خاخاڵۆکی بامەخشی وردی لێ وشی بەخشی لێوا لێوی لە ئاوی خۆشەویستی تۆراژی لێوا لێوی لە ئاوی خۆشەویستی تۆراژی وەرن بفرین پێکەوە لەگەڵ کۆتەی ژووکەوە وەرن بفرین پێکەوە لەگەڵ کۆتەی ژووکەوە. ئای دەست خۆش. ماشەڵڵا سێ و پڕۆخۆزە. ئەمە چی بێرێتەوە؟ ئەمە چییە؟ وەکو تەسبیح وایە. وەکو تەسبیح وایە. سە مۆدێتی؟ ها؟ سە مۆدێ لە ئەوە؟ حەزت لە جلی کوردیە؟ ئەمە چی پێوتری ئەم جلانەی تۆ؟ ما جلی کوردی پێ قابلێتی. ئێ باشە زام جلی کوردی پێڵم بەڵام ئەمەی تۆ شاڵە چییە؟ من هەورامیە. هەورامیە؟ خۆ هەورامیت؟ ئایا فەرێم. هەورامین یانی؟ من جلەکەم هەڵەم هەورامیە. ئەی خۆت؟ خۆ خەڵکی شوێی؟ من خەڵکی شێخان. چۆ؟ خەڵکی شێخان. شێخان ئەی تەمە درێژ بی. چۆ چۆنی؟ باشم. ساعتە لە دەست کردووە بەکالەوە و ئەم بستیلەیە. ناو چییە؟ پاشا. 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 جا بووی بە پاشا ئێستا تۆ؟ ئای دەست خۆش.